ئێمە لە هاوینەهواری بێخاڵین کە شوێنێکی گەشت و گوزاری هەرێمی کوردستانە ساڵانە ڕێژەیەکی زۆری گەشتیاران ڕوو لەو ناوچەیەکەن بۆ ئەم جژنی قوربانەش بەپێی ئەو ئامارانەی کە هەنە زیاتر لە 10,000 بۆ 15,000 گەشتیار لە دوو ڕۆژی ڕابردوو سەردانی ئەو ناوچەیە کردووە تا ڕۆژەکانی جژن تێدەپەڕێ و پلەکانی گەرمابەرز دەبنەوە ڕێژەی گەشتیاران زیاتر دەبێت لەو ناوچەیە من بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر هاتنی ژمارەی گەشتیاران و زۆرترین ئەو گەشتیاران دێر سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری ئیداری سۆران دەکەن بەڕێز بارزان محەممەد بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆرانمان لەگەڵدایە کاک بارزان بەیانیت باش ئەو کاتە باش ئەگەر پێمان بڵێ ڕەوت گەشتیاری بۆ ئەم ساڵی زەژنە لە چه ئاستێکدا وەڵا ئەوەی پێشبینیمان دەکرد بەڕاستی ڕوویدا لە قەرەباڵغی لە ناوچە گەشت و گوزارەکان بۆ پێیکە زۆرترین ناوچە گەشت و گوزارەکانی هەرێمی کوردستان بە بەراورد لەگەڵ تەواوی هەرێمی کوردستان لە کەوتوتە سنووری ئیداری سۆران و 106 جێگای گەشتیاری لەم سنوورە هەموویان جمعیان دێتە گەشتیار شوێنی حەوانەوە هیچی نەماوەتەوە تەنانەت کەپرە گەشتیارەکانیش کە خۆی دەبینیتەوە لە 5,000 کەپری گەشتیاری بەشی زۆری ڕۆژانە لە ڕێی گەشتیارانەوە حەجز دەکرێت و خواستی زۆری لەسرە وا چێشخانەکان دەبینن جمعیان دێت لە میوانان ئەمە بەڕاستی بازار بە شێوێژی گشتی شوێنە گەشت و گوزارەکان بە شێوێژ تایبەتی جوولەیەکی باشان تێکەوتووە ئەمە لەلایەک هەم بازار وەجوول دەکەوێت لە لایەکی دیکە دەلیڤەی کار بۆ خەڵکی ئەم ناوچەیە دەڕەسێ بەهۆی بوونی کە ناوچێکی زۆری گەشتیار و هاتنی گەشتیاران و ئەمە بەڕاستی ساڵ لە دوای ساڵ ڕێژەی گەشتیاری بەرەبەر بنەوە دەچێت هەنگاوێکی دڵخۆشکەرە بە نسبەت کەتی گەشتیاری ئەم ناوچەیە هەنگاوەکانی ئێوە یان بڵێن ئەو کارانی کە ئێوە وەکو بڵێن پێشوازی لە گەشتیاران کردتان پێش هاتنی زەژن لە شوێنە گەشتیارەکان سنووری ئیداری سۆران چی بوون؟ ئێمە بەتەنسیق لەگەڵ سەرپەرشتای ئیداری سۆران و قایم قامەتەکان هەر چوار قەزای سۆران ڕەوان دەستمەی گەشت سۆرچۆمان و لە ڕێگەی بنکەکانی گەشت و گوزار لە قەزایانە هەوڵمان داوە بەڕاستی تەواوی کار ئاسانی بکەین بۆ ئەو گەشتیارانی کەوا دێن بۆ ناوچەکان بەتایبەت لەگە هەماهەنگیمان لەگەڵ بەڕێوەبەرەکانی ئاسایش پۆلیسی هاتوچۆ بەرگەری شارستانی ئاسایشی بازەکان تەندروستی لیژنەکانی ئابووری وەروە تەنانەت هەوڵمان داوە نانەواخانەکان قەسابخانەکان چێشخانە میلەکان هەمویان کراوە بن و ڕۆژانی زەژن و بە تایبەتیش لە ئەولەوێتی کارەکانی ئێمە پاک و خاوێنی ناوچە گەشت و گوزارەکانە وە چاودێری چڕی نرخ ئێستەغلالەکردنی خاوەنی شوێنە گەشت و گوزارەکان بەرامبەر گەشتیار ئەمە لیژنەیەکی ئێمە بەوردی ساودێری ئەو شوێنە دەکاتە هەموو ڕۆژانە لەسەر تەواوی شوێنە گەشت و گوزارەکان دەسوێتەوە وەکو باسم کرد ئەولەوێتی کارەکانی ئەمە بتوانین کەشێکی لەبەر بۆ گەشتیار فەرهەم بکەین ئەگەر پێمان بڵێ زۆرترین ئەو گەشتیارانی ئێستا کە ڕێژەیەکی زۆری لێە ئەو گەشتیاران لە کوێ هاتوون بەشی هەر زۆری گەشتاری باشەوە ناوەڕاستی عێراق و گەشتاری ناوی هەرێمی کوردستانیش بەتایبەت خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان لە هەولێر سلێمانی دۆ کەرکووک و گەرمیان هەڵەبجە ئەمانە بەڕاستی پێکاتی هەرە سەرێکی ئەو گەشتیارانەکەوا دێن بۆ ناوچەی ئیداری سۆران کاک بارزان پێمان بڵێ چەند شوێنی گەشتیاری لە سنووری ئیداری سۆران ئێستا ئامادەن بۆ پێشوازیکردن لە گەشتیاران نزیکەی 106 شوێنمان هەیە بە بەردەوامی گەشتار و تێدەکات چەند گەشتیار یعنی ئیستیعاب چەند گەشتیارەکە وەڵا ئێمە لە یەک شەو شوێنی مانەوەمان نزیکەی 3000 شوێنی مانەوەمان هەیە و نزیکەی 5,000 کەپری گەشتاریمانێ کە هەر کەپری شوێنی 4 بۆ 5 نەفەر دەبێتەوە کە لە یەک شەو ممکنە لەوانەیە سەر و 20,000 کەس تەنها لە کەپرە گەشتارەکان جێگای ببێتەوە و بە شێوەیەکی گشتی ئەو گەشتارانش کە دێن بۆ ئێرە دەگەڕێنەوە بۆ ناوچەکانی هەولێر و ناوچەکانی تری سلێمانی دۆچ باس لەوە ئەکرێت زۆرترین ئەو گەشتیارانەی کە دێنە ئەو ناوچەیە زۆر جار گرفتی گرانی شوێنەکانیان یان نرخ گرانیان پێغت توان استقلالی ئەو دۆخە بکەن وەڵا ئێمە وەکو باسم کرد چاودێری سەرمان هەیە لە بۆ شوێنەکان لیژنێکی هونەریمان هەیە لەو بابەتە خۆشبەختانە بەشی زۆریان هاوکارن خاوەنی شوێنەکان چی بەڕاستی گەشت و گوزار هەوڵمان داوە لە ناوچەکە ئێمە خاوەنکارەکان وا تێبگەێنێت کە ئەمە بەڕاستی پیشەسازیێکی بەردەوامە نەک بابەتێکی بازرگانی کاتی بۆیە ئەوانش بەشی زۆری ئەو شوێنانە هاوکار و هەماهنگن تەنانەت چێشخانەکان تەسەورکە بە نرخی چێشخانە میلەکان خواردن دەدەن گەشتیار شوێنەکانی حەوانەوە نرخیان زۆر باشە ئەو شێوە گرانیێنێکە لە شوێنەکان باز دەکرێت کاک بارزان زۆربەی ئەو شوێنانی کە هەن لەلایەن کەرتی تایبەتەوە هەم دروستکراون هەم ینی بەڕێوە ئەڕۆن حکوومەت کەمتر شوێن پەنجەی دیارە لە ئایندەدا پلانی حکوومەت لە بواری گەشت و گوزاری لەو ناوچەی چییە؟ ئەولەوێتی حکوومەت ئەوەیە خەڵکی خۆمان قازانجمان بیتن بەڕاستی خاوەنکارەکان ئەمە بەڕاستی ئەگەر بدرێتە کەرتی تایبەتش خۆ هەردەبی خەڵک تێدەکار بکات زۆرینی ئەو شوێنە گەشت و گوزارەکانیش کە پێشکەوتون لە وڵاتان کەرتی تایبەت دەوری خۆی بینیوە ئێمەشتا لەم ناوچەیە بەڕاستی هەوڵماندا کەرتی تایبەت دەوری خۆی ببینی و خەڵکێکی زۆریش بەڕاستی بەهۆی ئەو کەرتی تایبەتەوە خراوەتە سەرکار و لە هەمان کاتدا حکوومەتیش قازانجی دەکات بەهۆی ئەوەی کە ئەو شوێنانە لە هەندێک شوێنە مساتەحەمان هەیە لە هەندێک شوێن
بەشی هەر زۆری شوێنەکان مۆڵەتی کارکردنی گەشتوگوزاریان هەیە ئەمە حکوومەتیش قازانجی ئەم بابەتەیە پرۆژی استراتیژی لەو ناوچێت تا ئێستا هەیە لە حکوومەتەوە کرا هەیە ئەوە کۆڕەکەەوە شنگلبانەیە ئەوە پرۆژی سەکرانی گەشتاری پرۆژەی ڕووبارە لە بانچێ بارزان لا ئایندە دوو پرۆژی گەشتاری لە سۆران لە ڕەواندز هەمانە لە بەرنامەی کۆنفرانسی شۆبەرهێنانی گەشتاریمانەیە بۆی پرۆژەی استراتیژی تری گرنگ لەم ناوچەیە لە ڕووی گەشتی گەشتوگوزاری بنیەتەن بەپی ئەو ناوچێت شوێنێکی گرنگی گەشتیاریە وا کەش و هەوایەکەی جوانی سروشتەکەی لەباری ناوچەکە بۆ لایەنی گەشتوگوزاری لە ئایندەدا حکوومەت پلانی سەرەکی هەم لەلایەن کەرتی تایبەتەوە بێ هەم لەلایەن حکوومەتەوە جێبەجێ بکە پلانە سەرەکیەکە چی ئەبێت پلانی سەرەکیەکە ئەوەیە بەڕاستی هانی کەرتی تایبەتن دەوری خۆی ببینی ناوچەی زۆر باش بنەمای سەرەکی زۆر گرنگ لەم ناوچەی بوونیانەیە هەموو جۆرەکانی گەشتوگوزار لە هەموو ڕزەکانی ساڵ لێرە لەم ناوچەیە بوونیان هەیە دەکرێت ئەمە بەڕاستی وەبەرهێنانی تیا بکەین بۆ ئەمە بەستە ئێمە پرۆژێکمان ئامادە کردەوە بۆی بتوانین بەتەنسیق لەگە سەرپارێزگاری دارێ سۆران دەستەی وەبەرهێنان هەمە هەنجی بکەین کە هانی سەرمایه‌دەر وەبەرهێنران بێ بۆی سەرمایه‌گوزاری بکەین لە ناوچەی گەشتاری ئەم ناوچەیە داواکار لە گەشتیاران چییە کاتێک سەردانی ناوچە گەشتیارەکان کرد پاک و خاوێنی بەڕاستی گرنگە چی بەڕاستی گەیەک ڕۆژ خاوێن ئەم ناوچانە خاوێنەکەیەوە تەسەور کە پڕ دەبێت لە زەبر و خاشاک لەگە ڕێزم بەشێکیان هاوکارن بەڵام بەشە زۆرەکەش هاوکاری ژینگەنین ئەوەی دی بەڕاستی پابندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی ئاسایش هاتو چۆ بن بۆ ئەوی بتوانین هەمومان خۆشێک لەو گەشتانە بینین کەوان دێ بۆ ناوچەکە لە ڕابردوودا بڵێن لە چەندە لە دوومانجی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو بەشێکی زۆری ئەو گەشتیاران کە دێنە ئەو ناوچەیە بەداخەوە بەهۆی خنکانەوە گیان لەدەست دەدەن ژمارەیەکیان تەنیا لە ئەم ساڵ 8 کەس بەهۆی خنکانەوە گەشتیار گیانیان لەدەستدا ئێوە پلانتان چیە بۆ ئەوەی بتوانن گەشتیاران لە ناوچە ڕووبار و ئەو شوێنانی کە مەترسی خنکان هەیە بپارێزن هەر شوێنێک مەترسی لەسەربی قەتعی ڕێنمایی تیادا هەڵواسراوە ڕێنمایی هۆشیاری بەتایبەت لە ڕێگە بەرگری شارستانی بە تەنسیق لەگە بەڕێوەبەراتیمان هەموو ئەو شوێنانەشی گەشتوگوزارین مۆڵەتی فەرمیان هەیە ئێمە بەر لەوەی مۆڵەتی پێ بدەین دەینێرین بۆ بەرگری شارستانی بۆی ڕەزامەندی بەرگری شارستانی پێوەگرین خۆشبەختانە بەرگری شارستانی هاوکارە ڕێنمایی باشان پێدەدە بۆی ڕەچاوی ڕێنمایەکانی بەرگری شارستانی بکەین ئەولەوێتی ئێمە شەوێ بەڕاستی کە بتوانین پارێزگاری لە سەلامەتی جانی گەشت بکەین بارزان محەممەد بەڕێوەبەری گەشتوگوزاری سۆران سپاس کە لەگەڵ ئێمەوەی بڵێ ئەوەی هەبوو ئەو زانیارانە بوو کە لە بواری گەشتوگوزاری لە سنووری ئیدارەی سۆران هەیە کە بەردەوام ساڵانە ڕێژەی گەشتیاران زیاتر ئەبێ بە تایبەتی لەو ناوچانی کە هەندێک شوێنی گەشتیارین کە لە سەردەمی ڕژێمی بەحسەوە بنیات نراون بەڵام لە سەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بنیات نراونەوە بە شێوازێکی زیاتر گرنگی پێدراوە زۆرترین ئەو گەشتیارای ناوەڕاست و خواروی عراق دین سەردانی ئەو ناوچانەش ئەکەن کە لەسەر ئاستی عراق ناسراون زۆرترین ئەو گەشتیارانە وەک باسەکرێ گەشتیاری ناوەڕاست و خواروی عراقن کە دێن سەردانی ئەو ناوچەیە ئەکەن وەڵە ساڵی ڕابردوو بەپێی ئەو ئامارانەی لەلایەن بەڕێوەبەراتی گەشتوگوزاری سۆران هەبوو زیاتر لە 1 ملیۆن گەشتیار سەردانی سنووری ئیدارەی سۆرانیان کردووە کە ئەمە ڕێژەیەکی زۆرە هەم لە بواری گەشتیاری بژانەوەی گەشتیاری و لە بواری ئابووریشەوە قازانجی زۆری بۆ هاوڵاتیانی ئەو ناوچەیە کە کەرتی گەشتیاریان وەبەرهێناوە بەڵام ئەوەی کە گلەی ئەکەن تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان شوێن پەنجەی دیە نەبووە لە بنیاتنانەوەی ئەو شوێنە گەشتیارانە تەنانەت بەشێکی زۆری شوێنە گەشتیارەکان کێشەی ئاوی خواردنەوەیان هەیە کە بەتایبەتی بە ئەو شوێنیان بۆ ڕانە چێشراوە لەلایەکی تریشەوە ڕێگاوبانەکان زۆر گرفتیان بۆ دروستەکەی زۆر جاریشوا هەیە بەهۆی سەلامەت نەبوونی ئەو شوێنە گەشتیاریانە هەندێکیان کە بەهۆی مەترسیەکانی بوونی مین لەو ناوچەیەوە بەشێکیان بەهۆی ڕوبەڕووبوونەوەی خنکان لەو ناوچانە ئەوانە بۆتە گرفت لە بەردەم گەشتیاران کە داواکەن حکوومەت زیاتر گرنگی بە کەرتی گەشتیاری بەدا لە سنووری ئیدارەی سۆران کە کەرتێکی گرنگە و ژمارەیەکی زۆری گەشتیاران ساڵانە سەردانی ئەو ناوچەیە دەکەن.